لە کوردەواری خۆمانە نەریتێکی زۆر جوان هەیە کە لە ڕۆژانی پێنجشەممان و ڕۆژانی هەینی لە ماڵی با بڵین کەسانی داپیرە و باپیرە باوک دایک کۆ دەبنەوە. ئەم کۆبوونەوەیە لە ڕووی تەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان کاریگەریەکی زۆر باش و ئەرێنی هەیە لەسەر ئایندەی منداڵەکان، چونکە منداڵ کاتێک چاو دەکاتەوە کاتێک تێدەکات لە چوارچەوەی خێزانەکە دۆترەمانە زۆر بە وردی بە زانستی باس دەکەین تێدەگات لە نێو خانەوادەیەکدایە دەبێت ئەویش بە پرۆسی کۆمەڵاتی بووندا تێپەڕێ. اینجا باس لەو مۆدێڵە دەکەین ئەمڕۆ باس لە کاریگەری دایک و باوک داپیرە و باپیرە دەکەین لەسەر برەودان بە پەیوەندیەکان بە تایبەتی پەیوەندی کۆمەڵاتیەکان. ئەم مۆدێلە لە وڵاتانی ڕۆژئاوا چۆنە؟ ئێمە خۆمان ئێستا باس دەکەین نمونەکەوایە، بەڵام لە وڵاتانی ڕۆژئاواش بەم جۆرەیە یان شێوازی ئەرکی داپیرە و باپیرە ئەرکی تری هەیە، واتە ئەرکی پەیوەندی کۆمەڵاتیەکانی ئەرکی تری چیان هەیە؟ لە وڵاتانی ڕۆژەڵات چۆنە؟ ئەم بەراوردکاریەکەین و ئەمڕۆ باسی ئەم ڕۆڵاکەین. ئەوانەی کە کۆش بوونەوە ئەمڕۆ یان ئێستا هەستاون تەماشایەماکەن لە دوایام تەوەرە دڵنیان بیر لەواکەنەوەی تر بچن بەلای داپیرە و باپیرەیان. زۆر بەڕێز ئاسۆمین بەڕێزان خوێندکاری دکتۆران لە بواری کللتور و مرۆڤناسی ئەمڕۆ لە ستۆدیۆی ڕۆژێکی وەڵامی پرسیارەکانمانەداتەوە. کاگاسۆ بەخێر بێیت. دانی باش بێ، زۆر بەخێر کاگاس سەرچاوان. کاگاسۆ دایک و باوک یان بە دیاریکرایی بڵین داپیرە و باپیرە کەیتر ئەکەنە سەر گەورەی ماڵ و خێزانێک، ڕۆڵیان چییە؟ یان ئەمانە تەنها کەسێکن خزمەتی خوێنە یان ڕۆڵی تریان هەیە لە برەودان بە پەیوەندی کۆمەڵاتیەکان؟ بەڵێ زۆر سپاس. طبعاً ئەم تەوەرە زۆر گرنگە بەنسبەت ئەوەی کە بەڕاستی ئەتوان بڵێم لە موقعی بەرپرسیارەتیە ئەم بەرنامەیە کراوە. ئیتر نازانم وەکو بڵێ خۆتان پلانتان بۆ دانابێیان نا، بەڵام وەکو ئەوەی کە ئێمە با بڵێن خەڵکی مرۆڤناس و کللتور ناسوانین ئەم جۆرە بەرنامانە زۆر گرنگە بۆ لە بەرەوەی شەپۆلێکی گەورە و با بڵێن تەوژمێکی گەورەی لاوازکردنی ڕۆڵی خێزان هەیە لە جیهانە و ئەم بەرپرسیارەتێکی نیشتیمانیە و ئەم جۆرە بەرنامانە ئەچێتە خانەی بەرپرسیارەتی نیشتیمانی و بە تایبەتی خێزان کە یەکەی سەرەکی و گرنگترین یەکەیە لەناو کۆمەلگا و بۆنەتەوە. ئەم بەرنامەیە من ئابم شێوەیە ئەیبێنم. ئیتر ئەگەر لە کورسات بیان لە هەر جێگەیەکی کەبێ هیوادارم میدیا کار لەسەر ئەم جۆرە بەرنامە باشانە بکەن و بتوانین بە شێوازێکی ئەکادیمی قسە لەسەر ئەم بابەتانە بکەین. تامان پرسیارەکەی جەنابەت زۆر بەجێیە لەوەی کە ئایا مەسەلەن وەزیفەی داپیرە و باپیرە لە ناو خێزانە یاخود لە ئیتاری خێزانەوە بۆ کۆمەلگا هەر تەنها بریتیە لە پەیوەندی خوێن یاخود کۆمەڵێک وەزیفەی تایبەت بە خۆی هەیە. ئێمە بیرمان نەچێ مرۆڤ خۆی بۆ خۆی بوونەوەرێکە ئەگەر بە شێوازی مرۆڤناسی لێکی بینەوەتە بە زانستی مرۆڤناسی سەیریکەین لەناو هەموو گیان لەبەرانی دیکە لە هەمویان ئیگۆیستیکترەوەتە لە هەمویان خۆپەرسترە، لە هەمویان بەرژەوەندی زیاتری خۆی ئەوێ، لە هەمویان زیاتر ئەیەوێت بەشی خەڵکی دیکەش بخوا، بەشی کائینەکانی دیکەش بکە کە هاو شێوەی خۆینی کە مرۆڤەکانی دیکە لەناو گیان لەبەرانی دیکە ئەمە نابینین و ئەم مەخلوقە لەناو سیستەمی گیان لەبەرانە جۆرێک لە دزێوی و شەریری پێوە دیارە کە جیاوازە. ئەمەی کە هەیە بۆ نمونە ئەم شکڵە لە بەرپرسیارەتی لەوەی کە ئایا دایک و باوک داپیرە و باپیرە وەزیفەیان چییە یاخود بە عەکسەوە نەوەکان وەزیفەیان چییە بەرامبەر بە با بڵێن داپیرە و باپیرە لە ناو خێزانە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە، یعنی ئەتوانم بڵێم چەندین جەمسەری هەیە و ئەگەر مەجال هەبێ دوایی باسی ئەەکەین لەوەی کە ئەم پێکەوە بوونە خێزانیانە کە دیراسی زۆر گەورە کراوە لەسەری لە ڕووی سایکۆلۆژی و چەند کاریگەری هەیە و بە چەندین بەرامج و بە چەندین دەرمان ناتوانێت قەرەبووی ئەمە بکاتەوە. تەنها پەیوەندی خوێن نییە بەڵکو کۆمەڵێک وەزیفەی گەورە و گرنگی بە پلەی یەکەم دوورخستنەوەی مرۆڤ لەو ئیگۆیستیکە لەو خودپەرستی کە هەیە لەوەی کە تەقدیری ئەوانەی پێش خۆی دەکا بە پلەی یەکەم تەقدیری دایک و باوکی دەکا بۆ هەمیشە دایک و باوک چاویان لەوەیە کە ڕێزە دایک و باوکیان بگیرێ واتە کە دەکاتە باپیری ئەوان. لێرەوە جۆرێک لە تەقدیری ڕەمزی دەبینی لەوەی کە هەمیشە دایک و باوک حەزەکە منداڵەکەی باوک و دایکی لە خۆی خۆشتر بێ واتە حەز دەکا داپیرە و باپیران خۆشتر بوێ و ئەو دیراسانەی کە کراوە لەسەر ئەوەی کە زۆر جار نهێنیەکان و ئەو گرفتانەی کە هەیە لەناو خێزانە منداڵ زیاتر دەچێت لای داپیرە و باپیرە دەریان دەبڕێ تاوەکو لای دایک و باوک خودی دایک و باوک خۆی. ئەمە یەکێکە لەو کاریگەریە باشانەی کە هەیە
بۆیە ئەو پەیوەندیت تەنها پەیوەندیەکی خوێن نییە بۆ کورتکردنەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت، بەڵکو زیاتر پەیوەندیەکی وەزیفیە و پەیوەندیەکی سمبولیە و لەسەری هەمووشانەوە پەیوەندیەکی ئەخلاقیە. کە ئیجازە بفەرمووی لەوەی کە مرۆڤ بە شێوازێکی سەرەکی لەناو هەموو گیانلەبەرەکانی دیکە وەزیفەیەکی جیاوازترێ واتە ڕۆڵێکی جیاوازترێ بۆ هەموو گیانلەبەران بە شێوازێکی گشتی لە ڕووی ئەنترۆپۆلۆژیەوە پەیوەندیەکانیان پەیوەندی غەریزیە. واتە بۆ نمونە چۆلەکەیەک ئەگریت، بۆ نەبەرخێک ئەگری، مانگایەک ئەگری، دۆ لە ڕووی جناتان هەر جۆرە گیانلەبەرێکی دیکەگری پەیوەندیەکی غەریزی هەیە لە بینیانە، واتە متعاتیفن. مرۆڤ ئەم پەیوەندی غەریزی هەیە. ئیضافەتەن بۆ ئەوە پەیوەندیەکی ئەخلاقیش هەیە. پەیوەندی غەریزیەکە چۆنە؟ هەمیشە ئێمە دەبەسێتەوە بە مناڵەکانمانەوە. واتە ئێمە بەرامبەر بە مناڵەکانمان پەیوەندیەکانمان زیاتر پەیوەندی غەریزیە. بۆیە زۆر جار کە ئێمە هەوڵ ئەدەین زیاتر کۆشەکەین بە هەموو جۆرە ئایدیا جیاواز فکر و فەلسەفە جیاوازەکانمانەوە، ئەمانەیە مناڵمان لە خۆمان باشتر بێ، مناڵمان لە خۆمان تێرتر بێ، مناڵمان لە خۆمان پۆشتەتر بێ. بۆ لەبەرەوەی ئەم عیلاقەیەکی غەریزیە خوا دایناوە وەکو هەموو گیانلەبەرەکانی دیکە کە خۆی ئامادەیە، شێرێک ئامادەیە لە پێناوی بچکەکەیە هەموو شتێ بکە، ئێمە ژوای. بەعکسەوە ئەوەی کە لای گیانلەبەرەکانی دیکە نییە، فەلسەفەکان و ئاین و هەموو ئەو بیر و بۆچوونە ئینسانیە جوانانەی کە هەیە وای کردو کە ئەمە زۆر زۆر وەکو بڵێ تەغریز کرێ بە بەرنامەکەی جەنابیشتانەوە تاوان ئەوەیە کە پەیوەندیەکی ئەخلاقی هەیە لە خوارەوە بۆ سەرەوە، واتە ڕەبتی مناڵان یاخودنەوە بە دایک و باوکو و بە پیرە و داپیرەوە، واتە ئەم پەیوەندیەکی ئەخلاقیە. بۆیە لە جیهانی بۆیە لە جیهانی گیانلەبەرانە نایبینی تەنها لای مرۆڤ ئەبینرێ. ئەو مرۆڤانش کە خاوەنی ئەخلاقێکن و خاوەنی بیرکردنەوەیکی ئینسانین بە ئایدۆلە جیاوازەکانەوە. تامان ئەمە لە یۆنانەوە بگرا تاوەکو فەلسەفەکانی ڕۆژهەڵات تا کۆنفۆشیۆس تا ئیسلام تا بوزیت هەمووی تیا ڕێی داوەتەوە. بۆیە ئەم پەیوەندی ئەخلاقی زۆر زۆر گرنگە ئێمە بتوانین. بۆیە زۆر جار ئەوترێت بۆچی ئەم پرسیارە ئەکرێت بۆچی ئاینەکان بە تایبەتی ئاینی ئیسلام زۆر زۆر و بە تایبەتی فەلسەفەکانی زۆر زۆر ئیلحاحیان نەکردووە لەسەر ئەوەی کە دایک و باوک پێویستەکە لەگەڵ مناڵەکانیانە چۆن بن، چکە ئەمە بابەتێکی ئەنترۆپۆلۆژیە بەڕاستی، لەبەرەوەی ئەم پەیوەندیەکی غەریزیە و مرۆڤ هەر خۆی بۆ خۆی لە تەبیعەتە وەکو چۆن حەزی لە خواردنە، حەزی لە جنسە، حەزی لە وەکو بڵێ پۆشتەییە، بە هەمان شکڵ حەزی لەوەشە کە نەوەکانی لە خۆی باشتر بێ بە شێوازێکی سەرەکی. بم بورن لینەکە تو پرسیارە نیە وەڵامەکەم زۆر باشە. کاگاسۆمە جیاوازی بکەین لە دۆخی خێزان لە ئێستا کە لە سەردەمی سەرمایه‌داریان لە بینی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتە. بۆ نمونە ئەم پەیوەندی داپیر و باپیرێ چۆنە، چ جیاوازیەکی هەیە؟ بەڵێ بەداخەوە وێنەکان زۆر تێکچووە و دیراسەکانیش زۆر کراوە لەوەی کە ئینتیما بۆ خێزان لە سایی سیستەمی سەرمایه‌داری ڕۆژئاوایە وردە وردە کاڵ دەبێتەوە. واتە بە پلەی یەکەم بۆ دایک و باوک و بە پلەی دووەمیش کاریگەری خراپەکەی زیاتر لەسەر ئەوەی کە پێوتێت گراند پارێنتهود، واتە داپیرە و باپیرە. مەسەلەی گراند پارێنتهود یاخود داپیرە و باپیرە ئێستا قەزیە لە ڕۆژئاوایە، بەڵام ئەوەی کە ڕای گرتووە زیاتر ئەتوانم بڵێم ئەو عیلاقە قانونیە کە هەیە حکومت بە داپیرە و باپیرەوە، حکومت با بڵێن بە ساڵاچوانەوە، واتە تقریبا تا ڕادێک جێگەیەکی بۆ پڕکردوونەتەوە لە ڕووی ئەوەی کە مەسەن شوێنیان بۆ دابینکە و کۆمەڵێک پێداویستی مادی ئەگینا لە ڕۆمەعنەوێکەوە ئەوەی کە ڕۆژئاوای دیبێ ئەزانێ تا ڕادێک ئەمە کاڵ دەبێتەوە. هۆکارەکەشی چییە؟ هۆکارەکەی ئەتوانم بڵێم زۆر شتی هەیە. یەکێک لەوانە با بڵێن ئەو مۆدیلە خێزانەی کە 100 ساڵە ئیشی لەسەر ئەکرێ لەوەی کە هەردوو تاک هەر نێر و مێ یاخود دایک و باوک پێویستە بچنە دەرەوە، پێویستە ببن بە بەخێوکەر. واتە لە یۆنانی کۆنا ئەگەر سەیری کەین لە سین لە باڵێن لە فکری کۆنفۆشیۆسا لە یۆنانی کۆنا لە ئیغریق لە یۆنانی کۆنا تقریبا کە سەر بە ڕۆژهەڵاتە و بە ئەدیانەکانیشەوە، واتە بە مەسیحێتیشەوە بە جوولەکەشەوە بە ئیسلامیشەوە. ئێمە مۆدیلێکمان هەبووە، مۆدیلێکی تا ڕادەیەک سەرکەوتوو بووە لەوەی کە پێ ئەوترێت مۆدیلی هۆممیکر داش برادوینەر، واتە مۆدیلی ماڵکەر و بەخێوکەر. واتە مەسەلەن فیمێڵ ینی ژن ماڵکەر بووە و خەریکی بەخێوکردن و پەروەردەکردنی منداڵ بووە
و پیاویش خەریکی ئەوە بوو کە لە دەرەوە مەسەلەن هەموو پێداویستیەکانی خێزان دابینکە ئەمە ڕۆڵێکی وەزیفی جێڕاوە و ڕۆڵێکی تەکاملی جێڕاوە تا بە هەردووچانەوە هاتوون خێزانیان پاراستووە و مناڵیان پەروەردە کردووە ئەمە یۆنانیەکان تەبان زۆر ئیشان لەسەر کردووە دواتر ئەمە تەبەنی کراوە و ئەدیانەکانیش تا ڕادەیەک بە تایبەتی مەسیحێت و بە تایبەتی ئیسلام و بە تایبەتی یەهودیەت عفو زۆر کاریان لەسەر ئەم جۆرە لە مۆدیلە کردووە واتە مۆدیلی هۆمەیکەر برەدیونەر ئەوەی کە ئەڵێن ماڵ بەخێوکەر و ماڵ پەروەردەکەر و بەخێوکەر و دواتر وردە ئەم مۆدیلە یعنی سەرمایه‌داری بۆی زۆر ڕوونتر باسیکەم کەپیتالیزم بە تایبەتی کەپیتالیزمی ڕۆژئاوا پێویستی بە دەستی کار بووە بە خاتری چی پێویستی بە ببورن پێویستی بە ساختکردنەوەی بەرهەمەکانی خۆی بووە واتە مرۆڤی غرق کردووە لە کۆمەڵێک بابەتە لە کۆمەڵێک کاڵایە کە ئەساسی لە ئەساسە ئەمانە ضروری نین بۆ حیات بەڵکو بابەتی تەجمیلین بابەتی تەرفیهین واتە تۆ سیرکە ینی ماشینێکی گەورەی بەرهەمهێنانی ئەشیا هەیە و بە بەردەوامی ڤێرشنەکان تازە ئەکەنەوە محاولە ئەکەن بۆ بە خاتری چی بە خاتری ئەوەی کە هەمیشە ژنیش و پیاویش ببن بە خێوکەر لەوەی کە چۆن فریای ئەم جۆرە لە مەبەستە بڵێ ئەو مۆدیڵە وای کردووە دایک و باوک نەپرژێنە سەر پەیوەندی کۆمەڵاتیەکان نەپرژێنە خۆی دایک و باوک لینکی بینی ئێمە و باپیرە و داپیرە باشە ئەوان نەپرژێنە سەرەوەی کە ئەو لینکە پتە بکەن قسەکەی جەنابەت کورتەکەمەوە وای کردو هەردووکمان بچینە دەرەوە بە هەردووکمانەوە یعنی یەکێکمان بەلایانی کەمەوە لە ماڵەوە نەبین لەبەر خاتری پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ماڵەوە کە چوینە دەرەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر لاواز دەبێ وا دەکات منداڵەکانیش هەمان فۆرم وەرگرن کاریگەریە زۆر خراپەکەی لە ڕووی سمبولی و معنەویەوە بە پلەی یەکەم لەسەر داپیرە و باپیرەیە و بە پلەی دووەمیش لەسەر دایک و باوکە واتە ئەم مۆدیلە لە سەرمایه‌داری ڕۆژئاوا کە هەمیشە سیراعێک هەبووە ئێستاش لە سین ئەم جۆرە لە بەحوسانە هەیە ئایا مەسەلەن گراند پارێنتهود وەی کە پێڵێن دۆخی داپیرە و باپیرە لە وڵاتێکی وەکو سینە باشترە کە تا ڕادێک وڵاتێکی مارکسیە یان لە وڵاتێکی مەسەن لە ڕۆژئاوایە کە هەڵگری فکری کەپیتالیزمن و ئەوە ینی ئەم دووبەریەکەوتنە هەمیشە هەیە و من ناتوانم لێرات حکم بدەم بەڵام ئەڵێم ئەوەی کە باشە ئەو مۆدی لە ڕۆژهەڵاتەیە کە تەبەنی کراوە لەبەر خاتری پەیوەندی کۆمەڵایەتیەکان واتە ئێمە ڕۆژئاوا چی کردووە هەمیشە لەسەر حسابی لایەنە معنەویەکە و لایەنە ئەخلاقیەکە و لە ئەو لایەنەی کە جەنابەت باست کرد ماڵی داپیرە و گەرم و گوڕی و ئەو لایەنە سایکۆلۆجی کە ئەڵێت بەشێکی زۆری گرفتە کۆمەڵایەتیەکان ئەکرێت لێرەوە چارەسەر کرێ و ئەو تەفریغە معنەوەی کە هەیە ئەکرێت لێرە دەستکەوێت ڕۆژئاوا و کەپیتالیزمی سەرمایه‌داری و کەپیتالیزمی ڕۆژئاوا گوێ بەم شتانە نایە گرنگ ساختکردنەوەی کاڵاکانێتی ئیتر مرۆڤ چی بەسەردێ و بۆ کوێ ئەچێ و تووشی چ جۆرە نەخۆشیەکە بێ ئەمە گرنگ نیە لای ئەو ئەمە قەزیە نییە بەڵام ئەگەر سەیری مۆدیلی یۆنان بکەی سەیری مۆدیلە ئاینیەکان بکەی نا پێش مۆدیلە پێش بابەتە مادیەکان بابەتە معنەویەکان گرنگە دڵنیام بەشێکی زۆر لە وڵاتیان بابەتی کاپیتالیزم و سەرمایه‌داری و ئەمانە یعنی مۆدیلێکی خراپیش نییە بۆ جۆرە بەڵام بۆی کە تاوا لای خەڵک ڕوون بێت لە مۆدیلی کاپیتالیزم و سەرمایه‌داریدا سیستەمێکەیە بۆ چاودێریکردنی کەسانی بەتەمەن ئیتر ئەمە داپیرەیە باپیرەیە ئەگەر کۆڕ کچ نەیگرێتە خۆشی ئەوان داهاتویان هەیە شوێنێکەیە کە چاودێریان بکرێ موچەیەکەیە کە لە کۆتایەکانی تەمەنیاندا ئەوەندە باش بژین ڕەنگە پێویستیان تاکە پێویستێک لە دڵی ئەواندا فەراغە کۆمەڵاتیەکە بکە ئێمە ئێستا دانیشتین باسیەکەین ئەو جیاوازیەش هەیە ینی بەڕێستانەگە تێڕوانینتان هەبێت لە ڕۆژاوا ینی ئێمە کەسی نزیکی خۆمانمان زۆرە لێ بپرسە بڵێ چەندێکە هیوای تێڵە بە 5 ساڵیش نەنک و باپیرە من نەبین ئەوەی کە جەنابەت فەرمی ئێمە ئەبێ هەردوو وێنەکە سیرکەین ئێمە من پێشتر عەرزم کردن لەوەی کە لە ڕووی مادیەوە ڕەنگە کێشەی نەبێ بۆ لەبەروی ئەم پەیوەندیە لە پەیوەندی نێوان ئەوەی کە خۆت فەرمووت خوێنەوە گوازاتەوە بۆ پەیوەندی قانون واتە پەیوەندیکی ئەوەی کە باسم کرد پەیوەندیکی ئەخلاقی و دەمەوی نییە بەڵکو پەیوەندیکی قانونی هەیە لەوەی کە ئێمە ئەگەر بێت و باز لە لایەنە مادیەکە بکرێ ڕەنگە
ئەو کێشەی نەبێ ئەوەی کە فەرمیت و ئێمە ئەبێ هەوکو وتم بێ بە شێوازێکی تەوازن سەیریکەین بەڵام ئەگەر بێتە سەر بابەتە ئەخلاقی و معنەویەکان بەڕاستی لە قەیرانایە ینی بۆ نمونە هەیە ئەڵێ 10 ساڵە کەسێک تەلەفۆنێکی بۆ نەکردو و ئێمە دەزانین پیر لەو تەمەنەیە کە ئینسان کە پیرە بێتەوە لەو تەمەنەیە ئەوەندەی پێویستی بە عەتفە بەقەدەر ئەوەندەی کە پێویستی بە خۆراکوانەی بەقەدەرەوەش پێویستی بە عەتفە ئەگەر زیاتریش نەبێ چکە مناڵ دەبێتەوە و پرەسی مناڵبوونەوەمان دەست پێەکە لە دوای 40 ساڵیەوە بۆیە ڕۆژئاوا وەکو عەرزم کردی تەنها ئەو دیوەمادی ئەبینێ بۆیە بەس تەنها ئەوەی پێچارە سەرەکرێ ئەگینە ناتوانێت دەست بێرێ بۆ بابەتەکانی دیکە ناتوانێت مۆدیلی یۆنان تەبەنیکە مۆدیلی یەهودیت تەبەنیکە مۆدیلی مەسیحێت و مەسەلەن ئەوانەی مۆدیلەکانی دیکەی چاینا تەبەنیکە وی ئەمە لە قەیرانە بەڕاستی وە کێشەی گەورە دروستەکە زۆر باشە کەواتە کاگاسۆ بە شێوازێکی گشتی ئێمە چەندە گرنگە ئێمە وەکو دایک و باوک چەندە گرنگەنەوەکانمان وا ڕابێنین کە خۆشەویستێکی لە ڕادە بە دەریان هەبێ بۆ داپیرە و باپیرەیان چونکە ڕەنگە زۆر کات ئەم بابەتە لە ڕابردووە زۆر گرنگی پێدرا بێت ئەوەی من بەدیم کرد بێت هەرێک لە ئێمە کە باسی باپیرە و داپیراکەین کۆمەڵێک یادگاری و یادەوەری زۆر جوان و تایبەت لە خەیاڵمانە دروستە بێت چەندە گرنگە ئەم یادەوەریە جوانە ئێمەش دەرفەتێکی لەو شێوازە بڕەخسێنین بۆنەوەکانمان کە ئەوانیش دوجار لە گەورەیە ئەم یادەوەریە جوانیان بۆ داپیر و باپیریان لا دروست بێت وڵی من هەست دەکەم تۆ ئەو دیراسی ئەو چارلز و ئەوی نەت خوێند بێتەوە چکە ئەو گریمانەی ئەو قسەیە ئەکات یعنی ئەو مشکلی ئەو پرسیاری جەنابتیەیە لەوەی کە نەوەی ئێستا پێترێنەوەی ئەنتەرنێت نەوەی ئەنتەرنێتیش بەداخەوە ئەڵێن بەخۆشمەوە با بڵێن نەوەیەکی مودیە نەوەیەکی میزاجیە نەوەیە کە ئەتوانم بڵێم ئەوەی حەزی لە ڤێرچوال ژیانێکی ناواقعیە ئەوەندە حەزی لە ڕیالیتی نییە نەوەیە کە بێمیمۆریە لە ڕیال میمۆری ئەوەی کە پێودرێ میمۆری واقعی حەزی لە ئەو شتانەیە مەسەرەن ئەوەی ئینتیمای بۆ گروپی دیجیتاڵی هەیە ئەوەی ئینتیمای بۆ هین نییە ئەمە گەورەترین گرفتە ئەمە گەورەت ئێستا توێژینەوەی لەسەر ئەکرێ لەوەی کە چۆن بیێنینەوە و خێزان چۆن مەسەرەن ڕزگارکەین لە دەستی ئەوەی کە تاوانەوەژیشێکە لە بەرهەمەکانی مەسەرەن سەرمایهداری کە باسمان کرد ئەم نەوەیە یعنی تۆ بیکەرەوە لەوەی کە بەم شێوازە ئینتیمای نەمێنێ ئەمە پێویستی بە هەڵمەتی نیشتیمانی زۆر گەورەیە پێویستی بە تونندوتیژی نییە ئەوەی کە من ئیمانم پێێتی زیاتر و ئەبێ کاری لەسەر بکەین پێویستی بە بەکلتورکردنە ئەم بەرنامەیەکێکە لەو ئینانە ئەچێتە خانەی ئەوە بۆ نمونە چۆن وای لێ بکەین لە قوتابخانەکانە ئەم بابەتە باس کرێت و ئینتیما بۆ دایە پیرە و باپیرە باس کرێت و گرنگی و ڕێزیان و بە تایبەتی لە پەروەردەی ئاینیمانە بۆ نمونە حەدیسی پێغەمبەرمانەیە درودی خوای لێبێ ئەفەرمێت أنا النبي لا كذب أنا ابن عبد المطلب صار باسي باوكي خوي هرناكا أصلا من كري عبد المطلب كعبد المطلب باپیرێتی واتە ئەم چۆن بتوانین ئەم مەفهومە دینیانە بکەین بە سەقافە بۆ لەبەرەوەی ئەو خەڵکانەشی کە با بڵێن لە ئاین جوان ئەمڕانن بزانن کە گرنگی داپیر و باپیرە لەکوایە من حەدیثم نەبینیەوە بڵێ من کوڕی عەبدوڵام بەس حەدیثم بینیوە ئەڵێ من کوڕی ئەفەرمێ من کوڕی عەبدولموطەلیبم و چۆن بتوانین ئەو کلتورەی کە لە ڕۆژهەڵاتە هەبووە لە یۆنانە هەبووە زیندووکەینەوە لە قوتابخانەکانمانە لە بەرنامەکانمانە بەرنامەی زۆر باش دیبەیتی زۆر باش بکرێت بە خاتری ئەوەی چێ جەناب دەیڵێ چونکە بەڕاستی ئێستا توێژینەوە لەسەر ئەوە ئەکرێت توێژینەوە لەسەر ئەو بابەتانە کە ئێستا بوون بەگرف ینی مرۆڤ لە مرۆڤ کەوتووە لە ڕۆ ئەخلاقی و معنەوەیەکەوە بەڵام لە ڕۆماتیەکەەوە ڕەنگە پێرفێکت بێ ڕەنگی کێشەی نەبێ تۆمەتەکە بۆ چێ ینی پەنجەی تۆمەت بۆ دایک و باوک درێژەکرێت لەم بابەتە یاننا یان پرسیارەکەم بە دیوێکی تراکەم تۆ باسی ئەوەت کردوتت مرۆڤ کاینێکی غەریزیە یعنی ئەوەی بۆ خۆت پێت خۆشە دەبێت بۆ مناڵەکەت پێت خۆش بێ بۆ باوکو دایکی تریش بۆ باوکو دایکیشە تەر پێ خۆش بێ بۆ من ئەگەر بۆ خۆم باش نەبووم بۆ دایک و باوکم دەتوانم بۆ ڕۆڵەکەم باش بم من ئەگەر بۆ دایکم باش نەم دەتوانم بۆ هاوسەرەکەم باش بم یعنی ئەمانە کۆمەڵک پرسیارن ڕەنگە هەموو مرۆڤێک ئێستا لە خۆی بکە بۆ نمونە ئەمڕۆکە ڕۆژی هەی نییە تۆ دەزانی دایکت بە تەنیایە باوکت بە تەنیای بەدا هەندێکیان لە ژیانیان نەماون یعنی تۆستەکەی تەنیاشن بۆی تو هەم نەمدۆخەش ڕزگارێکی بۆی هەم هەست بە ئارامیە بکەیت لە ڕوانگە دەرونیەکەیەوە چ سوودێک ئەگەینە بە نەحی دەروونمان و چۆن ئێمە ئەو پەنجی تۆمەتەمان بۆ دایک و باوک درێژ نەبێت یعنی بڵێن هۆکارەکە خەتاکە توی نەتوانێت ئەو لینکە باشە دروستکەی لە بینی ئێمە و ماڵی داپیرە و باپیرە
و دوجاریش کە ئەچینە ماڵەوە ئەمڕۆ کە خوانێکە خۆین بەیانە ڕۆژی هەینی ترە لە ڕووی دەرونیەوە چه ئاسوودەیەک بێ ما بەخشێت ئەو سەردان هەموو شوێ ئەگەرەکەم کۆمەڵە گەشتگیرە من وەڵامی ئەو پرسیارەمدایەوە هیوادارم کە ڕێکۆردەکەش بینەوە لەوەی کە ئێمە لە ڕووی وەزیفیەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە دیراسی زۆر باش کراوە کە زۆر یعنی تأثیر و کاریگەری هەیە بە خاطری چی بە خاطری ئەو حەنانێت و تەعاتوفەی کە هەیە تامان کاریگەری خراپیشی هەیە بۆی من و کوتێژەری قسەکەم یەکێک لەوانە زۆر جار مەسەرەن ئەکوێتە ناو جۆرێک لە ئیزدیواجێتی تەربەویەوە مناڵەکەت محاسبەیەکەی داپیرە نایەڵێت بە شێوەیەکی کە ئەوانش هەیە بەڵام بە شێوە گشتیەکە ئەوەی کە هەیە لە ڕووی عەتف و حەنان و جۆرێک لە ئینتیمابوون بۆ یەکتری و مرۆڤ یعنی ناچارە بەوەی کە لە کۆمەڵایەتی بێ يعني أما حقتك هم سوسيولوجي هم كومالاسي وهم مروف ناسي تر وكوبلي يعني كان لسر أماك مروف كائن كأبي كومالاتي بواسطة كزمانية وبواسطة أو كإنتاج كردوك كلتورة وأم كلتورة ساق كريتوا بيوسي بخلقاني ديكا يعني بيوسي بويك خلقاني ديكاش تيها مشترك بن بو للروي سايكولوجي و للزوربي درمانا كان باشتر يعني بيوس بكارناني درماني خموكي و نازانم چی وانا ناک بۆ نمونە بەسیترین شتێکە کارتی قوتابخانەوە وەرەگرێتەوە مناڵەکەت ئەچێ بۆ لای داپیرەکە ئەڵێ بە قوربانە بم پیرۆزە بێ ئەو پیرۆزبایی ئەو سەدقاتی پیرۆزبایەکەی دایکێتی ئەزانی زۆر ڕازگۆیانەترە تەمەنی دایک زۆر ڕازگۆیە بەس هینی باوک زۆر ڕازگۆی یەکێ لەو پرسیارانەی ببوورە پێتەڵێم زۆر جار پێتە بڕم لەو شتە ئەوترێت باشە بۆچی ئاینەکان بە تایبەتی ئیسلام زۆر باسی داپیر و باپیرە ناکە سێ ڕە هەیە منێکیان باسەکەم ئەڵێن أصلاً إسلام هر بوي باسينا كردو أما براوة وكو بيسدولا سرحة ودواء يعني رئيس قرتني دابير وبابير أول شيء أبي أقر بقدر دايك وباوك نبي كم تربيلا أما خالي دوهم للري سايكولوجيا للري أويك إيما بودز قا حكومية كان بتايبتي لهاني وزارتي ناوخو أوانا أتوانين تایبەتی بۆ وەزارەتی تەندروستی ئەو گرفتە کۆمەڵایەتی و سایکۆلۆجیانەی کە دروست ئەبێ داپیرە و باپیرە زۆر جار ئیمتساس یەکەن بە خاتری ئەو تەجروبانەی کە هەیەە و ئەتوانن معالەجەی کێشەکانیان بکەن و لەوەی حەکەمێکی تا ڕادەیەک متەوازین و باش بن لە بینی دایک و باوکی خۆیان و لە بینی مناڵەکانیان هەتە لە بینی نەوەکان و دایک و باوکانە داپیرە و باپیرە ئەتوانن متەوازنێکی باش بن و زۆر جار ئەو فەراغانەی کە دروست ئەبێ لە مەسەلەی ڕەوزە و دایانگا و نازانم چی داپیرە و باپیرە لە کۆمەڵگە ئێمەیە بە بینسافەوە بیڵێن ڕۆڵێکی زۆر باشیان گێڕاوە یعنی زۆربەی کات تۆ ناچاری بووی بچی بۆ بازار بچی بۆ دەوام بچی بۆ فڵان شوێن لانەخان ڕەنگە باشتر بزانێ یەکسەر ماڵی داهەگیان و ماڵی باوەگیان ئەمە زۆر گرنگە یعنی لە ڕووی وەزیفیەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە پرسیارەکەی تۆ ڕەنگە یەک بەرنامە بخایێنێ بەڵام ئەوەی کە زۆر مهمە من هەمیشە تەکید لەوە ئەکەمەوە پەیوەندی مناڵ بە دایک و باوک و داپیرە و باپیرەوە پەیوەندیشی ئەخلاقیە ئەبێ بینا بکرێ ئەبێ دروست کرێ لە ڕێگەی کلتورەوە لە ڕێگەی تعلیمەوە لە ڕێگەی میدیاوە و دوور خرێتەوە ئەم قسەیەکە ئەەکەم ڕەنگە بۆ کۆمەڵگەی کوردی زۆر تازە بێ بەڵام بە دڵنیایی و ئەیکەم پێویستی بە توێژینەوە بە دوورخستنەوەی دەستی یاسا لەم بابەتە چکە کە پەنات برد بۆ قانون هەموو گرفتەکان هەموو بابەتەکان گرفتی تێکەوێت چکە مرۆڤ ئەو کاتە دەسەبا بۆ قانون کە پەیوەندی ئەخلاقیەکان کەوتوتە ناو ئەو پەڕی ئەزمەوە ئەوە ڕۆژئاوا ئێستا لەوایە ڕۆژئاوا لە قیمەی قانونایە بۆ لەبەرەوەی لە قیمەی ئەزمەی ئەخلاقایە بەس پەیوەندی ئەخلاقیەکانە و بۆیە ئێمە ئەتوانین میدیا تەفعیلکەین بە شێوازێکی زۆر نەرم و ئەتوانین بۆ نمونە قوتابخانە تەفعیلکەین و ناوەندە وەرزشیەکانمان تەفعیلکەین حتا مامۆستایانی ئاینی ڕۆڵی باشیانە بێ لەم پێوەیە هەمومان پێکەوە بە دوورخستنەوەی دەستی یاسا من بەخشن ئەم قسە یەکەم کە چکامە لەو پەڕی قەناعەت و توێژینەوە قسەکەم و دوورخستنەوەی دەستی ئەوەی کە یاسا تەطبیقەکە کە وەزارەتی ناوخۆیە اینجا بە کلتوریکەین و کاتێ ئەتوانین شتێکی باشکەین و پەنجەی تۆمەتی ڕانەکێشین بۆ دایک و باوک چکە بەڕاستی ئێمە لەناو تەوژمێکی زۆر گەورەی ڕاکردنین بە دوای ضروریاتەکانی کەمالیاتەکانی ژیانە و دایک و باوک گویان لێ هاتووە ناچار بن ببەردەوامی ڕاکەن مناڵ ئیهمال بووە پەیوەندی ئەخلاقیەکان کێشەی تێکەوتووە لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە کێشەمان بۆ دروست بوو ئەوەی کە لە دەرەوە پایەکەین مەجبور بین دوای بینەوە بە دەرمان و بە معالەجەی نەفسی لەبەر خاتری ئەوەی تەوازنێک ڕاگرین کاتە هیچمان نەکردووە باشە کاگاسۆ بۆ نمونە ئەگەر
کەسێک کە بێت مناڵێک کە بێت بەداخەوە داپیر و باپیرەی نە لەلایەن باوکۆ نە لەلایەن دایکەوە لە ژیانانە مابێتن ئەتوانین بڵین ئەو مناڵە بۆشاییەکی گەورە لە خۆشەویستی و عەتف و حەنان لای ئەو کەسە دروستە بێت لە کۆتاییە بڵێت بۆ نمونە من بێبەش بووم لەو خۆشەویستی جوانەی کە داپیرە و باپیرە ئەی بەخشن بۆ هاوڕێیە کە هاوڕەکانی بینێ چون بۆ لای داپیرە و باپیرەیان خزمەکانی تریانە بینێ. ئەو پرسیارە زۆر جوانە بەس ئیتارێکی عامی هەیە مرۆڤ هەمیشە بە دوای ئەو کلێنانەیە ئەگەڕای کەتیایەتی قەت شتەکان بووەکانی خۆی نابینێ واتە نایبینێ چی هەیە چی نییە بەس ئەیبینێ چی هەیە و نایبینێ چی نییە ئەیبینێ چی نییە نایبینێ چی هەیە بۆیە لەو ئیتارەیە بەڵێ زۆر جار ئەڵێت من بۆ خاڵم نییە بۆ مامەم نییە بۆ پورم نییە ڕەنگێکی کانی نەبێ و بۆ داپیرە و باپیرەم نییە و زۆر جار ئێمە مناڵەکانمان وا ڕایانی ئەڵێن تخوا با زیاتر سەردانی ماڵی داپیرە و باپیرە بکەن لەبەر خۆی خۆمان نەمان بووە لەو عەتفە دوور کەوتوینەتەوە یعنی جۆرێک لە هین هەیە بەڵێ فعلەن هەمیشە لە بەراوردکردنی خۆی بە کەسانی دیکەیە فعلەن وەکو بڵێ هەست بەس جۆرێک لەو نەقسە ئەکە ئازانێت کە ئەمە بۆشایەکی گەورەیە لە ژیانە بەڵام پرسیارەکە ئەوەیە کۆمەلگا بەرەو چۆ سەردەرەکە ڕۆژێ لە ڕۆژان ناوەکان بمبەخشن ئەم قسەیەکە حەقەتێکە لە ڕووی ئەنسرۆپۆلۆجیە وای لێ دێ ئەگەر ئەم سیستەمی سەرمایەداریە وای لێ ینی بەو شێوازە بڕوە دزیێوتر بێ ڕەنگە نەوەکانی داهاتوو لە کتێبا بیخێنەوە بڵێن ئەرێ گران پارێ دهوت چییە ئەرە داپیر و باپیرە چییە هەروەکو ئەو مۆدیە لە سین هەیە کە وای کرد بە ئیجباری لە شارەکانە تەنها خێزان یەک مناڵ ئینجا بکە واتە یەک نەفەر یعنی یەک مناڵیان هەبێت تۆ تەسەور کە ئەمە دەرەنجامە کۆمەڵایەتەکان و خێزانەکان چی لێ دێ لە 100 ساڵا دوای یەک قەڕن مەسەلەی مەفهومی پور و مام و پورزا و خاڵۆزا و ئیلا ئاخری هەمووی ئەبێ بە خەبەری کانەوە گەڵێ هەمووی ئەبێ بە مێژوو دوایی کە نەوەیەک دێ دەیخوێنێتەوە ڕێڵێ پور چییە مام چییە خاڵ چییە اینجا دوای بگەڕێتەوە بۆ بەڵێ فعلەن ئەوە کۆمەڵێک دەرەنجامی و خراپ و دزیەوە کە ڕەنگە ئێستا جێگەی نەبێت لەم بەرنامەیە باسی دەستەکان خوێندکاری زۆرە لەباری کلتور و مەبراسی زۆر جوانە ڕوون کردو زۆر جوانەشی کردەوە خۆشمان کاتێک داپیرە و باپیرە چیرۆکمان بۆ ژێڕنەوە ئەو چیرۆکە زیاتر لە ئەفسانەوە بێتە خەیاڵێکی واقعی بووم یعنی من لە مناڵێەوە داپیرەم چیرۆکێکی بۆ گەڕامەوە تا ئێستاش بەدەوای کەسایەتی ئاگەڕم پێم وایە هەیە لە بنەڕەدا خۆ ئەفسانەش بووە یان زۆر جار لە منداڵیە زۆر شتیان گەڕاوەتە و توانە ڕۆڵیشان هەبوو لە پەروەردەشات وەکمانەوە دیوێکی تری باسەکەشە بۆن ماگەر بسبێتیان منداڵ تۆزێک چاسوورکردنەوە ناڵم بەڵام بە قسەیەک تۆزێک بیترسێنن باسی شەو لەبان و ئەوە لەسەر پانشتێکی و ئەمان هەمووی کاریگەریان هەیە بۆ پەیوەندەکان بەشێکی گرنگ ببورن کە ئەگەر کارما بێ بەشێکی گرنگی مرۆڤ بریتە لە یادەوەری مێمۆری داپیر و باپیرە ڕۆڵی زۆر گەورەیان گێڕاوە لە ئەگێڕن لە مێمۆریە کە ئەم مێمۆریە نامێنێ کەم یادەوەریە نامێنێ مرۆڤ فەراغێکی گەورەی بۆ دروستە بێ ئەکەوێتە ناو بۆشاییەوە ئیتر بۆشایەکە بە شتیکە پڕ نابێتەوە زۆر قورسە پڕبوونەوە کاتە بە چەندێ ڕێکتا لە ژیاندا ماون چی بکەین چیان لێ وەربگرین لە میمۆریەکان بەبەسمە من کاتماوانی بۆ من چەند دقەیەکی کەژەتایم زۆر باشە ئەوەی کە زۆر گرنگە پێم خۆشە وەکو کەسێکی ئەم وڵاتە یەکەم کار لەسەر بە کللتورکردنی ئەو پەیوەندیانە بکرێت کە لە نێوان دایک و باوکو بۆ باپیرە هەیە و دەبێ مرۆڤ تێگەیەنرێت لە ئاستە ئەکادیمیەکانی ئێمەیە و لە ئەم بەرنامەی کورساتەوە لێرەوە باسی ئەوە بکەین کە پەیوەندیەکانی مناڵ بە دایک و باوکەوە و بە باپیرە و داپیرەوە پەیوەندیەکی ئەخلاقیە واتە پێوەری بە ئەخلاقبوونی ئینسان بە هەموو ئایدۆلۆژیا جیاواز و ئاینە جیاوازەکانەوە پێوەری بە وەفابوون ئەوەی کە پێوتێ بە وەفابوون طبعاً ئەوەفاش بەشێکە لە ئەخلاق پێوەری بە وەفابوونی مرۆڤ بریتە لە ئەو پەیوەستبوونەی کە ئەیبەسێتەوە بە دایک و باوکو بە داپیرە و باپیرەوە واتە ئەم دوو خاڵە زۆر میمە ئێمە چۆن بە کللتوریکەین و چۆن برەو بە پەیوەندی ئەخلاقیەکانمان بین چونکە بەڕاستی پەیوەندی غەریزیەکانمان ئەوەندە ینی سەرسامانە ئیبداعی تیاکەین لە سایی سیستەمی سەرمایەداریەوە یعنی غەریزە چۆنمان بێت چۆن بیوی ئیشباعیکەین تێریکەین سەرمایەداری ئەڵێ فەرمون لە خزمەتانە لەسەر حسابی پەیوەندی ئەخلاقیەکانمان زۆر گرنگە ئەمە بەلایانی کەمەوە تۆزێک تەوازنیکەین و خاڵی سێم ئەوەیە چۆن بتوانین دەستی یاسا و دەستی با بڵێن
پۆلیس و ئەمانە دوورخینەوە لەم بابەتانە بە شێوازێکی زۆر نەرم لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگەی مؤسسە کۆمەڵایەتەکانی دیکەوە مرۆڤ والێکین ئاگەی لە پەیوەندی ئەخلاقەکانی بێ هیچ نا بز لەبەر خاتری ڕۆحی خۆی لەبەر خاتری یادەوەری خۆی لەبەر خاتری ئەوەی کە پێی بڵێ بن مرۆڤم من پێویستم بەلایانی معنەویە تەنها بە شتەمادیەکان من تێر نابم ڕەنگە هەموو شتەمادیەکان نی هەبێ بەس بڕوا بکەن کە لێنێکی زۆر گەورەی هەیە بە حیاتی شتەمادیەکان بۆی پڕناکاتەوە داپیر و باپیر ئەتوان بەشێکی بۆ پڕکەن دەستەکان خۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ وتەکانت تریوازارین دوایمتەوە بەڕاستیەوەی کە برێریا و ئەمڕۆ بکاتە دەرفەت ئێستا زوو شایە دەستە خۆش بێت دووبارە سپاس بۆ پایزانیارەکان توانجو نەبی